کە سوکاری سامان عەبدوڵڵان چاوەکانی ئەوان دەڕۆژە لەسەر ئاوی دەریاچەی دەربەندیخانە بۆ دۆزینەوەی تەرمی کوڕەکەیان. بەشێکی زۆر لە خەڵکی ناوچەکەش هاوخەمی ئەوان و ڕێگای دوور و نزیکیان بۆتە شوێنی خنکانی سامان. بە دوای تەرمی براکەم ئاگەڕێن و زۆر سوپاسی خەڵکی شاری دەربەندیخان و ناوچەی شەمێران و هەموو ڕاوچیەکانی ئەم سنوورەکەین کە لە ماوەی ئەم دەڕۆژە بەبێ دابڕان هاوکارمان بوون بە باران بە گەرما بە سەرما کە ئێسا بارانە خەڵکێکی زۆر لێرەیە سوپاسی هەر هەموویەکەین لە ماوەی ئەم دەڕۆژات لەگەڵمانابوون هاوخەمیان دەربڕیوە. لە ڕۆژی خنکانی سامانەوە تاوەکو ئەمڕۆ زۆر تیم و خەڵکی خۆبەخش لەگەڵ کە سوکاری سامان لە نزیک قوڵایی و شەپۆ لە ئاوەکانی دەریاچەکە دەگەڕێن. دوایین هەوڵی ئەوان کڕینی درۆنێکی ژێراوی بوو کە دوای گەیشتنی درۆنەکە لە وڵاتی ئەڵمانیەوە ئەمڕۆ بۆ دۆزینەوەی تەرمی سامان بەکاریان هێنا، بەڵام خراپی کەشوهەوا ئاستەنگی بۆ دروستکردن. ئەمڕۆ جارێکی تەناتونێتەوە بۆ ئێرا بشکەم خوای گەورە ویست و ئیرادی لەسەر هەبێ بتوانین سۆراغێکی بکەین و توانیشمانە لە ڕێی چەند خێرخوازێک و درۆنێکی ژێراوی مەهێناوە کە 120 متر ڕاتە قوڵایی دەریاچەکەەوە وەکو جیادی تۆیانە گەڕێ بە شوێنی ئەم جەنازا بۆی بتوانین بیجۆدینەوە. بەڵام کێشەکە ئەوەیە بە حکمەوەی کە دەریاچەکە فراوانە و مۆقعەکەش نازانێت کوێ شەو بۆ خنکاوە ئەوە کەمێ ئاستەنگی دروست کردووە. بەداخەوە ئێمە نەمانتوانێت لە ئاستی پێویستی دەرهێنانی ئەو تەرمەدا بووین. هیچ کەرستەیەک و تەکنۆلۆژیایەکی پێشکەوتوو نەبووە لە بەردەم لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی بەرگری شارستانی کە بتوانین چارەنووسی ئەو تەرمە یاخود دۆزینەوەی تەرمەکە بکەین. سەرما و سۆڵە و بارانبارین و کەمی خەڵکی شارەزا و نەبوونی ئامێری تایبەتمەند گرفتی بەردەم تیمە فریاگوزاریەکانە بۆ دۆزینەوەی تەرمی سامان، بەڵام گەیشتنی ئەو درۆنە ژێراویە هیوای بۆ تیمەکان گەڕاندوتەوە و لە ڕۆژانی داهاتوودا پشکنینی زیاتری پێدەکرێت. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.